خۆشەویستان تەوەری دومی بانی باش کوردستان پێشکەشی ئەوەی ئازیز دەکەین بە میوانداری دکتۆر ڕێزدار محمود پزیشکی شارەزای گشتی ئێمە لەمڕۆدا لە تەوەری دومی بانی باش کوردستاندا ئەمەژە بە جۆرەکانی دەرمان دەکەین کاتێک دەچینە لای پزیشک دەبینین ژمارەیەک زۆر دەرمانمان بۆ دەنووسێت یاخود دەچین دەبینین کوالەتێکی دیاریکراوی یاخود مارکەیەکی دیاریکراوی دەرمان بۆ ئێمە دەنووسێت بەڵام لە دەرمانخانەکاندا ئاماژە بە جۆرێکی تر دەکرێت هۆکاری بوونی ئەم هەموو کۆمپانیای دەرمان دروستکردنە بۆچی دەگەڕێتەوە تا چەندێک دڵنیابین لە کوالەتیان هۆکاری جیاوازی نرخیان بۆچی دەگەڕێتەوە بێگومان گفتوگۆی هەموو ئەمانە لەگەڵ میوانمان دەکەین کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت دکتۆر ڕێزدار محمود پزیشکی شارەزای گشتی بەیانیت باش دکتۆر سپاس بۆەوەی کە لەگەڵمانی سەرەتا دەمەوێت پرسیار لەسەرەوە بکەم کە هۆکاری هەبوونی ئەم هەموو کۆمپانیای دەرمانە بۆچی شتێک دەگەڕێنیتەوە جەنابەت؟ بەیانی ئێوە و بینەرانی ئارتیش باش زۆر سپاسان دەکەم بۆ بانگشتکردن بۆ پرۆگرامەکەتان. طبعا پاش ڕۆخانی ڕژێمی بەعەس ساڵ 2003 وە کرانەوەمان بەڕووی جیهاندا و جێبەجێکردنی ئابووری سربەخۆ طبعا سەرمایەدارەکان ڕوویان کرد بە شێوەیەکی یەکجار زۆر لە هاوردەکردنی کۆمپانیەکانی دەرمان خۆتان دەزانن لە بازاردا یەک لەو کاڵایانەی کە زۆرترین قازانجی هەیە بریتیە لە دەرمان یعنی ئەوە شتێکی جیهانیە بۆ ئێستا دەبینین ژمارەیەکی یەکجار زۆر لە کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان لە هەرێمی کوردستان بوونی هەیە کە دەڵێم یەکجار زۆر ئەو ژمارەیە جێگای ئەوەیە کە نیشانی پرسیاری لەسەردا بنین من لە ناشارمەوە لە هەرێمی کوردستان زیاتر لە 200 کۆمپانیای تۆمارکراوی هاوردەکردنی دەرمان هەیە کە ئەوش خۆی لە خۆیدا کێشەیە کە ومانای ئەوەیە کە لێرەدا زیاد لە پێویست سەرفکردن و فرۆشتنی دەرمان بوونی هەیە لە هەرێمی کوردستاندا هۆکارەکەش وەکو باسم کرد ینی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە بازرگانی سربەخۆ جێبەجێ دەکەین و بێگومان ینی وەکو باسم کرد یەک لەو کاڵانەی کە قازانجی زۆرە بێگومان دەرمانە بۆیە دەبینین ژمارەیەکی یەکجار زۆر کۆمپانیامان لێرە هەیە ئەوەیە هۆکارەکە. کوالەتێکی دیاریکراو دەنگت نابیستم بەڵێ دکتۆر دیارە هەندێک جار کە دەچینە لای پزیشک کوالەتێکی تایبەت یاخود جۆرێکی تایبەتە دەرمامە بۆ دەنووسێ کە لەلایەن کۆمپانیایەکی دیاریکراوە دروستکراوە زۆرینەی جارانەکانش واتە بۆ هەموو نەخۆشەکان هەر ئەوە دەنووسێت ئەمە دەگەڕێنێتەوە بۆ ئەوەی کە پزیشکەکە گرێبەستی لەگەڵ کۆمپانیاکەدا هەبێت خۆی لە خۆیدا ئەمە ینی پرسیارەشی گرنگتریشیە دەبێت باسی بکەین ئەو کوالیتی دەرمانانەی کە لێرە هەیە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان لە بەرەوەی ژمارەیەکی یەکجار زۆر کۆمپانیامان هەیە دەتوانین بڵێن هەموو جۆرە کوالیتێک بوونی هەیە لە کوالیتی بەرز و لە کوالیتی مامناوەند و لە کوالیتی خراپ بەڵام ئەوەی کە دەگاتە دەستی تاچی کورد بەڕاستی زۆربەی کات کوالیتی مامناوەند بۆ کوالیتی خراپە بە نسبەت پرسیارەکەی بەڕێزت هۆکاری هەیە یەک لە هۆکارەکان ئەوەیە وەکو بڵێن ئەکسپریەنسی یاخود ڕاهاتنی دکتۆر لەگەڵ چەند جۆرە کۆمپانیایەک ئێستا من خۆم وەکو پزیشک ڕەنگە چەند کۆمپانیایەک هەبێت خۆم بەکارم هێنابێت پێشتر بۆ نەخۆشەکان زیاتر متمانم بەوانە هەبێت بەڵام وەکو باس کرد بە هەمان شێوە لەبەر ئەوەی ژمارەیەکی یەکجار زۆر کۆمپانیامان هەیە شێوازی بازارکردنەکە لە شێوازە تەندروستەکەی خۆی لای داوە کۆمپانیایەکان بۆ کێبرچێکردن لەو بازارەدا شێوازی زۆر جیاواز بەکاردێنن خۆی لە خۆیدا لە بازارکردن کێبرچێ ئاساییە بەڵام ئەگەر هات و لەسەر حسابی نەخۆش و لەسەر حسابی تەندروستی نەخۆش بکێشەکە لێرەدایە بێگومان پزیشکانیش بەشێکیان هەمویان نە تەنانەت دەرمانخانەکان و دەرمانسازەکان و تەنانەت وەکو دەڵێن نۆرینگەلا کۆڵانەکانیش بەشدارن لەو کێبرچەیە دووبارە من هەز دەکەم ینی کۆمپانیاکان بەرپرسیارن لەبەروی ئەو شێوازنە دروستە بەکاردێنن لە بازاریکردن بۆیە دەبینین بە شێوازی جیاواز هەوڵی ڕازیکردنی پزیشکان دەدەن بۆ سەرفکردنی دەرمانەکانیان شێوازی زۆر جیاواز هەیە نەک تەنیا لێرە من باوەڕ بکە ینی لە وڵاتانی دەرەوەش ئەو شتە ئێستا بوونی هەیە بوویتە کێشەیەکی هەنووکەی. بەڵێ دکتۆر هەندێک جار کاتێ دەچینە لای پزیشکێک جۆرە دەرمانێک دەنووسێت لە لای دەرمانخانەکە دەڵێت نەخێر لەم جۆرەیان دوورکەوەرەوە وەرە ئەمەیان بەکاربێنە نەخۆش لێرەدا سەری لێ دەشێوێ چ جۆرێکیان بەکاربێنە چۆن بزانێت کوالەتی کامنیان باشترە بۆ نەخۆشیەکەی ئەو؟
بەڵێ خۆی لە خۆیدا وەکو باس کرد طبعاً هۆکارەکە ئەوەیە بێگومانیانی وەکو تازەش باسم کرد ئەکسپیرەنسی دکتۆر لەگەڵ ئەو شەریکەیە لەگەڵ ئەو کۆمپانیایە بەڵام ئەو حالەتێک کە باز دەکەی بەڕاستی بوونی هەیە چارەسەرەکەشی بۆ دەگەڕێتەوە ڕۆشنبیری تەندروستی تاچی کورد یعنی من وەکو نەخۆشێک پێویستە بای ئەوەندەیە ڕۆشنبیری تەندروستیم هەبێت کە بتوانم لەسەر ئەو کۆمپانیایە بخوێنمەوە ینی بەسیترین و ئاسانترین نمونە و چارەسەر ینی شوێنی دروستکردنەکەی ئێستا بۆن ئێمە هەمومان ئەوە دەزانین کە دەرمانە ئەوانەی کە لە وڵاتە ئەوروپیەکان دروست دەکرێن زۆربەی کات کوالیتیان ڕەنگە باشتر بێت لە شوێنەکانی تر نەخۆش ینی وەکو شێوازێکی سەرەتایی دەتوانێت تەنیا بە تەماشاکردنی سیرکردنی شوێنی دروستکردنەکەی ینی لە کوالیتی دەرمانەکە هەتا ڕادەیەک ینی گومانی لەسەر نەمێنێت بەڵام ئەوەی دەمێنێتەوە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو شتە لایەنی پەیوەندیدارە ناڵێم هیچ نەکراوە چونکە من خۆم ئاگدارم ڕێکار گیراوەتە بەر باوەڕم پێ بکە پزیشک هەیە نۆرنگەکەی پێداخراوە لەسەر ئەو شێوازە کارکردنە بەڵام هێشتان پێویستە چاودێری زیاتر دووبارش هۆکارەکەی ئەوەیە ژمارەی زۆری کۆمپانیەکان وە خاڵێکی گرنگیش هەیە هەر خۆی بازاری تەندروستی خۆمان لە هەڵکشانێکی ناتەندروستە یعنی تۆ باوەڕم پێ دەکەی لە سنووری هەولێر و دەوروبەری زیاتر لە 500 دەرمانخانە بوونی هەیە یعنی ئەگەر ڕێژەی دانیشتوان بەراورد بکەین لەگەڵ ژمارە دەرمانخانەکان و کۆمەڵگەیە پزیشکەکان تەمەشا دەکەین کە وەکو ژمارە کۆمپانیەکانی دەرمان دووبارە زیاد لە پێویستە ئەوەش خۆی لە خۆیدا ینی نیشانەی پرسیاری پێویستە و پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین چونکە لە داهاتوویەکی نزیک من بێگومان دەکەم ئەو شتێکی ئێستا باس دەکەین یعنی تووشی قەیرانی تەندروستی یەکجار گەورەمان دەکات. دکتۆر ئەگەر بینە سەر نرخەکەی هەندێک جار دەبینی دوو دەرمانە هەردووگیان دەوترێت بۆ هەمان نەخۆشی بەکاردێنرێت و هەمان کاریگەرشیانەیە بەپێی وتەی پزیشکەکان یاخود دەرمانخانەکان بەڵام نرخەکانیان جیاوازی زۆرە جیاوازی نرخەکان ئایا کە نرخێک زیاتر بوو مانای ئەواگەینە کە کوالەتی ئەو دەرمانیان باشترە وەکو لەوەی تر خۆی لە خۆیدا لە بازارکردن جیاوازی نرخ شتێکی ئاساییە ینی نەک تەنیا لە بازاری دەرمان لە هەموو بازارێکدا پێویست ئەسڵەن جیاوازی نرخ هەبێت لەبەرەوەی بە جیاوازی باری ئابووری کەسەکەەوە بێگومان وەکو باست کرد تا ڕادەیەکی زۆر تەئسیر لە کوالیتی دەرمانەکە دەکات لەبەرەوەی خۆ دەزانی دروستکردنی دەرمان هەر لە مادە سەرەتاییەکەی هەر لە پرۆسینگەکەی هەر لە ئەو ئالەتانەیە کە لە دروستکردنی بەکاردێت هەمووی کاریگەری دەبنێت لەسەر نرخەکەی بەڵام ئەوەی لەسەر لایانی پەیوەندیدار لەسەر دەوڵەت پێویستە کە هەوڵیشیان داوە بەڵام هەتا ئێستا نەگەیشتونێتە ئەوەی کە بتوانین ڕێکخستن لە نرخی دەرمان هەبێت چونکە ئێستا من دەزانم لە وڵاتانی دراوسێ ینی نرخی دەرمان یەکجار ڕێک خراوە بە سیستەمێکی ڕێکوپێک بەڵام کێشەیمە ئەوەیە ژمارە کۆمپانیەکانمان یەکجار زۆرە یعنی ئێستا من بەنمونە بەتو بڵێم مادەیەکی وەکو ئۆمیپرازۆل کە بۆ کێشەکانی مەثەن زیادی ترشیگەدە بەکاردێت زیاتر لە 7 کۆمپانی هاوردەکاری دەرمان ئەو دەرمانیان هەیە کە ئەو بەڕاستی پێویست نییە باوەڕم پێ بکە بەو چەند کۆمپانیا و کارگەناوە خۆی کە هەیتمان ڕەنگە ینی 170 پێداویستی دەرمانی هەرێمی کوردستان دابین بکرێت ئەگەر هەڵە نەبم ینی فکێشەی جیاواز نرخەکان دووبارە دەگەڕێتەوە بۆ زۆری ژمارە کۆمپانیەکان تا ڕادەیەکیش بەڵێ کاریگەری لەسەر کوالیتیەکەی هەیە بەڵام ئەو جیاوازی زۆر لە نرخ دووبارە جێگای هەڵوەستەکردنە ینی بەڵێ دکتۆر ئەگەر بێمەسەر قسەکانی تۆ زیاتر ئاماژە بە هاوردەکردنی دەرمان دەکەی واتە دەڵێی دەرمان هاوردە دەکرێت هاتە چەندێک کۆمپانیای ناوخۆیی هەیە لە هەرێمی کوردستاندا بۆی بتوانێت دەرمانێکی باوەڕپێکراوە بۆ هاوڵاتیانی کوردستاندا بین کاتا چەندێک بایەغدراوە بە دروستکردنی دەرمان لە کوردستاندا خۆی ینی ڕاستێک هەیە ئێمە ینی نابێ نکۆڵی لێ بکەین ئەویش ئەوەی ئێمە هەرێمێکی هاوردەکارین زیاتر لەوەی وەبەرهێن بین لە هەموو سێکتەرەکان نەک تەنها لە بواری دەرمانیش بەشێکە لەو بابەتە ئێمە کۆمپانیای ناوخۆیمان هەیە بەڵام ژمارەکەیان باوەڕکە لە 51 دەست زیاتر نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانای ئەوەیان هەیە ینی پێداویستی دەرمان وەکو وتم زیاتر لە 70% ڕێک بخەن
بەڵام تۆ دەزانی ینی قازانجی سەرمایه‌دارەکان لەوەیە کە لە دەرەوە هاوردەی بکەم بێگومان ئێمەش وەکو باسم کرد وڵاتەشی بەرهەمهێنین ئەگەرنا کۆگامان هەیە و کارگەمان هەیە و کۆمپانیامان هەیە بەڕاستی. دکتۆر ئەگەر بینە سەر هەر لەسەر وازە هەر لەسەر هاوردەکردنی دەرمان بەردەوام بم دەپرسم ئایا ئەو دەرمانی کە لە وڵاتانی دەرەوە بەرهەم دەهێنرێن بە هەمان کوالەتی دەگەنە هەرێمی کوردستان ئایا بە هەمان کوالەتی وڵاتانی دەرەوە ئێمە بەدەستمان دەگا دەرمانەکان؟ دووبارە ینی وەکو گوتم لەبەر زۆری ژمارە کۆمپانیەکان ناکرێت بە گشتگیری قسەی بکەین باسی بابەتەکە بکەین بەڵام بێگومان ینی جیاوازی هەیە ینی خۆر هەوایە لە بابەتی بازرگانی ئەوەی کە تۆ درستی دەکەی بۆ هەناردەکردن و ئەوەی کە بۆ ناوە خۆ درستی دەکەی جیاوازی هەیە وە کەسی سەرمایه‌دار کە دەچێتە دەرەوە بۆ هاوردەکردنی دەرمان خۆی ینی جۆرەکەی و ینی کوالیتەکەی دیاری دەکات بەپێی ئەو نرخێکە پێی دەدات وەکو باسم کرد ینی تۆ هەر لە بابەتی مادە سەرەتاییەکان دەست پێ دەکات هەر لە بابەتی چۆنێتی مەثەلەن پاکینگ یان پرۆسینگی دروستکردنی دەرمانەکە تۆ هەرچەندە داوای کوالتەشی بەرز بکەی بێگومان نرخەکەی گرانتر دەبێت و بێگومان ینی کۆست زیاتری پێویستە بەڕاستی بۆیش ئەگەر تۆ بتەوێت قازانجێکی زیاتر بکەی و نرخەکەی چەند جارە بکەی بێ ئەوەی پێیوە دیار بێت بە ئەکیدی پێویست بەوە دەکات کوالتەشی نزمتر بێنیت. دکتۆر بۆ هەندێک نەخۆشی چەندین جۆر دەرمان هەیە دەڵێن هەمویان هەمان کاریگەریان هەیە بەڵام نرخەکانیان جیاوازە وەکو تۆش ئاماژە پێکرد و منیش ئاماژەم پێکرد نرخەکانیان جیاوازە پێکهاتە و کاریگەری ئەو دەرمانانە هەمان شتە بۆ سەر نەخۆش؟ خۆی دەزانیت لە چارەسەرکردنی هەر کێشەیەکی تەندروستی یان با بڵێن نەخۆشیەک ئێمە وەکو پزیشک زیاتر لە هێڵێکی چارەسەرمان هەیە بەئەکیدی بە پێی پرۆتۆکۆڵ و گایدلاینی پزیشکی خۆمان ینی بەنمونە پێت بڵێم ئەگەر تۆ هاوکردنیێکی قۆرگت هەبێت زیاتر لە چارەسەرێکی هەیە بێگومان و هەر چارەسەرێکیش بە شێوازی خۆی کار دەکات بەڵام هەڵبژاردننی چارەسەری دروست و دەرمانی درست بۆ کێشەیەکی تایبەت دەگەڕێتەوە لای پزیشک بەڵام بێگومان ینی ئێمە وەکو پزیشکی لە هەڵبژاردن و دیاریکردنی دەرمان چەند پێوەرێکمان هەیە لەڕووی زانستێکی و باسی لایەنە بازرگانەکەی ناکەم. پێوەرەکان سەرەتا وەکو باسم کرد نەخۆشیەکە و هۆکارەکەی تەمەنی کەسەکە و ڕەگەزی نەخۆشەکە کێشی تەنانەت بەژنی و ئەو دەرمانەی کە بەخۆی پێشتر بەکاری دێنێت و ئێستا لەسەریتی یان هەر کێشەیەکی تەندروستی تری هەبێت بۆ منە کەسێک دێتە لای ئێمە نەخۆشی شەکری هەیە و لە هەمان کاتدا نەخۆشی دڵی هەیە بۆیە دیاریکردنی چارەسەری نەخۆش شەکرێت دەبێت ئێمە بیر لە نەخۆشی دڵەکەش بکەینەوە و باری ئابووری نەخۆش دووبارە یان ئێمە کە باسی جەنابەت پرسیار لێم کرد ڕێککەوتنی ژێربەژێرەی پزیشک لەگەڵ کۆمپانیا یان دەرمانساز لەگەڵ کۆمپانیا دووبارە دەکرێتەوە سەر وەکو بڵێن زەمیری دکتۆرەکە چونکە یەک لە خاڵە هەرە گرنگەکان بەڕاستی باری ئابووری نەخۆشە و تەنانەت پێویستە ڕای نەخۆش وەربگیرێت لە جۆری دەرمانەکە چونکە هەندێک دەرمانمان هەیە هەندێک کاریگەری لاوەچی هەیە یان چۆنێتی بەکارهێنانەکەی شێوازێکە ڕەنگە ئەو نەخۆش نەتوانێت پابەندی بێت فدەبێت ئەو خاڵانە ڕەچاو بکرێت. دکتۆر ئەگەر بینە سەر ئەوەی هەندێک جار نەخۆش ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە با بڵێ جۆرێک دەرمان بەکاردێنن بەڵام دواتر لە بازارەکاندا دەستیان ناکەوێت بە هەر هۆکارێک بێت کە دەرمانەکە دەگۆڕن تۆ پێت وایە هیچ زیانێکی لاوەکی هەبێت یاخود کاریگەری لەسەر ڕۆژی نەخۆشەکە چۆن دەبێت؟ وەکو باسم کرد لە هەرێمی کوردستان کوالیتی جیاوازمان هەیە بەڵام کێشەکە ئەوەی کە دەگاتە دەست نەخۆش کوالیتێ نزمەکانن ئەوەش خۆی لە خۆیدا جێگای پرسیارە لەبەر ئەوەی کۆمپانیای ڕەسەنەکان و کوالیتی بەرزەکان بەو شێوازە بازارکردنی ئێرە نەیانتوانیوە بەردەوام بن بۆیە تەمەشا دەکەین زۆربەی کات شۆرتێج یان نەبوونی دەرمانی کوالیتی بەرز و ڕەسەن لە بازار بوونی هەیە کە من بۆ نەخۆشێک دەرمانێکی کوالیتی بەرز دەنووسم و بەدەستی ناکەوێت بێگومان دەرمانسازەکە و دەرمانخانەکە ناچارە کۆمپانیایکی تری پێ بفرۆشێت کە ئەکید ئەویش
ئەویش کوالیتی نزمترە و بێگومان دابەزینی کوالیتی بە ئەکیدی تەسیرێکی لاوەچی خراپ دەکات لەسەر دۆخی نەخۆش، یعنی نەک بەس ئەوەی کە سوود نابینێت بەڵکو زۆر کاتێک کاریگەری لاوەشەکەی زیاتر دەبێت. یعنی حەز دەکەم باس نمونەیەکت بۆ بکەم بەر لە فترەیەک یەک لەو مادانەیە کە بۆ چارەسەری بەرزی فشاری خوێن بەکاردەهات کێشەی لێ دروست بوو. مادەکە ناوەزانستەکەی ڤاڵ سەرتانە، ئەو کۆمپانیانێکە لە کارگەیەکی سین هاوردەیان دەکرد دروستیان دەکرد، مادەیەک هەبوو لە کات دروستکردنی ئەو دەرمانە بەکاردەهات دواتر دەرکەوت کە ئەوە دەبێتە هۆی شێرپەنجە، کەواتە سیر بکەتەوە نزمی کوالیتی چەندە ترسناکە، یعنی نەک بەس لەسەرەوەی کە سوود نابینێت. بێگومان ینی ئەمە تووشی کارەساتی دەکات نەخۆشەکەی. دکتۆر دەمەوێت دواوتەی تۆ وەربگرم لەسەر ئەوەی هاوڵاتیان پێویستە چی بکەن بۆی هۆشیاریان لەسەر ئەم بابەتە جیاوازانە هەبێت، کۆتا ڕێنمایی تۆ بۆ نەخۆشان و هاوڵاتیان چییە؟ سەرەتا من دەمەوێت باسی یەک شت بکەم وەکو داواکارێک لە ئێوەی ڕاگەیاندکار لە کەناڵە ئاسمانیەکان لە وەزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێم بەڕاستی ئێستا ئێمە یعنی کێشەیەکی یەکجار گەورەمان هەیە لە بواری تەندروستی، ئەویش لاوازی ڕۆشنبیری تەندروستی تاچی کووردە. خاتون باوەڕم پێ بکە ئەو قسەیە من ئێستا لی بەرپرسیارم لە داهاتوو تووشی دارمانی تەندروستی تاکمان دەکات، تووشی کۆمەڵێک قەیرانی تەندروستیمان دەکات، یعنی ئەو کێشانێک کە تازە من و تۆ باسمان کرد لە خزمەت بینەرانمان چارەسەرەکەی تەنیا بە ڕۆشنبیرکردنی تاچی کووردە، یعنی ئەمە ئاسانترین و سەرەتاییترین ینی چارەسەرە بۆ ئەو کێشانە کە ئەوش وەکو باسم کرد، یعنی ئێوە پێویستە زیاتر بوار بدەن بە کەسی پسپۆر، حکوومەت بە هەمان شێوە پێویستە ینی زیاتر بوار بدات بە پزیشکان بە کەسانی پسپۆر، ینی تاوەکو بتوانن کۆمەلگەکە ڕۆشنبیر بکەن. ینی من با پێت بڵێم لە وڵاتان لە پرۆگرامی خوێنی سەرەتاییدا ئەوەندەی گرنگی بە تەندروستی دەدرێت باوەڕکە ئەوەندە گرنگی بە بابەتەکانی دیکە نادرێت، یعنی ئەوە کێشەیەکە. من ئێستا چی باسکەم کە تاچی کورد ڕۆشنبیری تەندروستی لاواز بێت، یعنی تاوەکو ئێستا من نەخۆش دێتە لام باوەڕی وهەیە کە چارەسەری بەرزی فشاری خوێن بە خواردنی لیمۆی ڕۆژانە، یعنی ئەوە کارەساتە بەڕاستی. ئەگەر بە خۆمان نینەوە ینی خەم لەو بابەتە نەخۆین، من پێت دەڵێم ئەو کێشانە نەک چارەسەر نابێت، بەڵکو زیاتر دەبێت و لەلایەن وەکو دەڵێن سەرمایه‌داران و بازرگانان زیاتر ئەو خەڵکە ئیستیغلال دەکرێت لەبەرەوەی کە ڕۆشنبیری تەندروستی لاواز بوو، هۆشیاری تەندروستی بکرێت بە یەکێک لە منهەجەکان یاخود بابەتەکانی خوێندن بۆ قوتابیان، بۆی ئەو کەسانی جگە لەو کەسانی کە بابەتێکی پزیشکی دەخوێنن خەڵکانی ئاسایش هۆشیاریان دەربارەی ئەوە هەبێت. وایە؟ بێگومان نەک تەنها بەس لە پرۆگرامی خوێندن، باوەڕم پێ بکە پێویستە لە مزگەوتەکان پێویستە پانێڵ پرۆگرام پێویستە، ینی شتی زۆر بۆ ئەو بابەتە بکرێت. خاتون ئێمە وڵاتێکین، ینی ئەوە لە ڕووی ئابووریەوە کێشەمان هەیە، لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێگەی جوگرافیەوە، ینی بەڕاستی کێشەی تەندروستی زۆر لەوانە گەورەتر. ینی ئێستا من وەکو ئامۆژگاریەک بۆ ئێوەی بەڕێز ینی با تۆزێک ینی بوار بدەین کەسانی پسپۆر بێن خەڵک ڕۆشنبیرکەنەوە. ئەجینا من پێت دەڵێم لە داهاتوو کێشەی زۆر دەبینی، من نمونەم زۆر لایە، بەڵام لەبەر کاتی بەرنامەکەتان نامەوێت زیاتر قسەی لەسەر بکەم. نمونەی زۆرم پێ نەخۆشمان بینیوە، یعنی تووشی کێشە یەکجار گەورە بووە تەنها بە هۆکاری ئەوەی ڕۆشنبیری تەندروستی لاواز بووە، لەبەرەوەی کە تۆ ڕۆشنبیری تەندروستی لاواز بوو هەر لە سەرەتاوە کە هەست بە کێشەی تەندروستی دەکەی کەسی هەڵدەبژێریت بۆ ئەوی سەردانی بکەیت و بێگومان دەرمانی هەڵدەبژێریت. باشەیەک پرسیار لە جەنابەت بۆ لە وڵاتانی پێشکەوتوو ئەو کێشانە نییە. باوەڕم پێ بکە ینی لێرە چاودێری زۆرە، یعنی ناڵێم نییە و کە هاوردەی کۆمپانیا دەکەی ڕێکارەکان ئێستا یەکجار توند کراوە، بەڵام هەر پێیان کۆنتڕۆل ناکرێت، کەواتە دووبارە چارەسەری سەرەتایی و پێویست و ئاسان ڕۆشنبیرکردنی تاچی کووردە. بەڵێ. دکتۆر ڕێزدار محموود پزیشکی شارەزای گشتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دکتۆر